ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵات مەتۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە بەرنامەم جارەشماندا چەند بابەتێکمان ئامادەی بۆتان دەخوێنمەوە. بابەتی یەکەمیشمان بەناونیشانی بەڕیتانیای مەزن ونە. بابەتە لایەن فەرمان مەلا محەممەدەوە ئامادەکراوە. بەم جۆرە دەست پێ دەکات. گەڕانەوە بۆ 100 ساڵی ڕابردوو. بەڕیتانیا وەک شۆڕەسواری مەیدان دەرکەوتووە لە ناوچەی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕۆڵی سەرەکی هەبووە لە دانانی نەخشەی نوێی وڵاتانی ئەم ناوچەیە. لە ڕووی سەربازیەوە هێزێکی دیار و کاریگەر بووە تا ئەو ڕادەی شکستی بە عوسمانیەکان هێناوە و لە قۆناغێکی بچووکدا دایناوە. لە ڕووی ئابووریشەوە بە تایبەتی لە بواری دۆزینەوەی نەوت و سەرچاوەکانی وزە تا ئێستاش کاریگەری و جێپەنجەمۆری ئەم وڵاتە بە بیرەنەوتەکانەوە دیارە. لەسەر ئاستی ئەوروپا و دنیاش بەڕیتانیا یەکێک لەو 12 وڵاتەی بە دامەزرێنەری ناتۆ دادەنرێت. لە 76 ساڵی تەمەنی ئەم ڕێکخراوە ئەم وڵاتە چەندین جار ڕۆڵی سەرکردایەتیکردنی بینیوە و قسەی کاریگەری خۆی هەبووە. ئەم ڕێکخراوە بە قەڵغانی پاراستنی ئەوروپا دادەنرێت کەچی لە شەڕی رووسیا و ئوکرانیا نە بەڕیتانیای مەزن و نە ئەم ڕێکخراوە هاوشێوەی ترەمپ و وڵاتەکەی کاریگەریان نەبووە. لە شەڕی کەنداوی یەکەم و دووەم لە 1990 زاینی و 2003 زاینی بەڕیتانیا لە دەستپێکی پلاندانانەوە تا کۆتایی ڕۆڵی بەرچاوی هەبووە لە داڕشتنی بریکارەکان. وڵاتانی دنیا بەڕیتانیایان وەک زلهێزێک بینیوە هاوشێوەی ئەمریکا. کەچی پێچەوانەی ڕابردوو لە شەڕی ئەمجارەی ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێران بەڕیتانیای مەزن و ناتۆکەی هێندەی ئیسرائیل و سەرۆکەکەی کاریگەریان نە لەسەر ئەمریکا هەیە نە لەسەر ڕووداوەکانی ناوچەکە. ئەو بەشداریەکەمە ناڕاستەوە خۆی هەشێتی بڵین با بەشداریەکی ترسنۆکانە و بێکاریگەر دادەنرێت لە ئاست ئەو پشتیوانیە نییە کە بۆ هاوپەیمانە دێرینەکانی دەیکات لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەشێک لە چاودێرانی سیاسی بە تایبەتی ڕکابەرەکانی حکوومەتەکانی ئێستای بەڕیتانیا وای لێک دەدەنەوە کە ئەم وڵاتە لە دەرچوونیەوە لە یەکێتی ئەوروپا بەرە سەنگی سیاسی و سەربازی لە دنیادا بەرەوکزی چووە. کاریگەری نەرێنیشی لەسەر وڵاتانی یەکێتی ئەوروپا داناوە. خۆ پراوێزگرتنیش لە شەڕی ئەمجارەی ناوچەی کەندا و هێندەی دیکە بەریتانیای بچووکتر کردوێتەوە. لە هاو کێشە سیاسیەکانی ناوچەکە دوور دەخرێتەوە و دۆستەکانی لی دوور دەکەونەوە بە تایبەتی وڵاتانی عەرەبی لە کەندا و کە بەر هێرشی بێبەزەنەی موشەک و درۆنەکانی ئێران کەوتون. بەم نزیکانە شارە زەردەواڵە مەترسیدارترین شەڕی درۆن. ئەم بابەتە لەلایەن سەردەشت عەزیزەوە ئامادەکراوە. ئەو هەموو کاریگەری کە درۆن ئێستا لە جەنگەکان هەیەی شێوازی بەکارهێنانی تاکە واتە یەک درۆن یەک ئامانجی هەیە. لە ئێستادا زیرەکی دەستکرد بەرەو قۆناغێکی ترسناکتری دەبات. لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە کار لە سەرپێکەوە بەستنی کۆمەڵە درۆنێکی زۆر دەکرێت واتە سەدان درۆن کە ئەم درۆنانە بەیەکەوە یەکەی سەربازی بڵێن بەیەکەوە هێرش دەکەنە سەر ئامانجێک کە هەر درۆنێکیش ئەرکێکی جیاواز دەبینن شوێنی خۆی لە هێرشەکە دەزانێت و هەمووشیان بەیەکەوە یەک ئامانج دەپێکن و ئەم درۆنە زانیاری لەگەڵ یەکتردا دەگۆڕنەوە و یارمەتی یەکتریش دەدەن. بەنەمای ئەم تەکنیکە بیرۆکەی شەڕکردن لەگەڵ شارە زەردەواڵە کە هەمویان پەلامەر دەدەن و ڕوبەڕووبوونەوەیان زۆر قورسە و زیانی گەورە دات بەڵام بەرپەنج دانەوەشیان بڵێن مەحاڵ نییە و بەڕیتانیا تاقیکردنەوەیەکی لەسەر جۆرە چەکێ کردووە بۆ پەرپەشدانەوە و تێکشکاندنیان بڵێن سەرکەوتوو بووە. ئەم جۆرە بۆچی جیاوازە؟ ئێستا درۆنێک بڵێن یەکێک لەم کارانە ئەنجام دەدات هێرش بردن چاودێری جامکردن ئامانجی ساختەیان چەند کارێک لەو بابەتە بەڵام کە پۆلە درۆنێک بە ئامانجێک یان بۆ ئامانجێک دەنێردرێت هەموو ئەرکە پێویستیەکان ئەنجام دەدەن بە پێی جۆری درۆنەکان. پۆلە درۆن کە بەردەست بێت یان کەی بەردەست بێت ئەم تەکنیکە هەنگاوی زۆری بڕیەوە. ئەمریکا لە مانگی 2026 زاینیشدا یەکەم تاقیکردنەوەی لە فلۆریدا ئەنجامدا. وڵاتە زلێزەکانی دیکەش کێ بڕکێکارانە بۆ خێراگەیشتن بەم جۆر تەکنیکە کە لە ڕاستیدا لە ڕووی تێچوونی شەوبژەی زۆری ناوێت و پۆلە درۆنێک تێچووی کەمترە لە موشکێکی تۆماهۆک کە زیاتر لە 2 ملیۆن دۆلاریشە.
بەڵێ بینەران بابەتێکی تریشکە بۆ مەنامەدەکردوون بە ناونیشانی رووسیا و چین لە ململانەی ئەمریکا و ئێراندا کە ئەم بابەتە لەلایەن خدێر منتیکەوە ئامادەکراوە. بەم جۆرە دەست پێ دەکات وا دیارە رووسیا و چین هەوڵی یەکلاییکردنەوەی ململانەکە نادن، هێندەی ئەوەی کار بۆ بەڕێوەبردننی دەکەن بۆ ئەوان بەردەوامبوونی ئێران وەک هێزێکی هەرێمی خۆڕاگیر بەبێ ئەوەی بگۆڕێت بۆ سەرچاوی پەشێویەکی گشتگیر بژاردەی هەرە گونجاوە. دوای تێپەڕبوونی مانگێک بەسەر دەستپێکردنی شەڕی ئەمریکا ئیسرائیل لە دژێران، نەخشەی هەڵوێستە نێودەوڵەتیەکان ئاڵۆزتر دەردەکەون لەوەی لێدواناشکراکان نیشانی دەدەن. رووسیا کە ئێستا لە ڕوبەڕووبوونەوەیەکی گەورەدایە یان کراوەدایە لەگەڵ ڕۆژاوە لە گۆڕەپانی ئۆکراینیا، سەیری شەڕی دژی ئێران دەکات وەک دەرفەتێکی استراتیژی دووفاقی. لەلایەکەوە ئەم شەڕە ڕێگە دەدات بە دابەشبوونی زیاتری سەرچاوەکانی هێزی ئەمریکا، لەلایەکی تریشەوە بەشێک لە سەرنجی ڕۆژاوە لەسەر بەرەی ئەوروپای ڕۆژهەڵات دوور دەخاتەوە. بۆیە سیر نییە کە مۆسکۆ مەیلی هەبێت بۆ پێشکەشکردنی جۆرەها پشتگیری ناڕاستەوخۆ بۆ تاران، بە تایبەت لە بوارەکانی هەواڵگری و تەکنیکی، بە شێوەیەک کە توانای خۆڕاگریەکەی بەهێز بکات بەبێ ئەوەی رووسیا بخاتە ناو ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان. مۆسکۆ درک بەوە دەکات کە کەوتنی خێرای ئێران ڕەنگە هەژمونی واشنتۆن بەهێز بکات و مەودایەکی فراوانتری جوڵەی پێبدات لە دۆسیەکانی تریدا. ئەمەش خزمەتی بەژەوندەکانی رووسیا ناکات لە مەودای ناوەندا. لە بەرامبەریشدا رووسیا هەوڵ دەدات ململانێکە لە ئاستێکدا بهێڵێتەوە کە بتوانرێت کۆنترۆڵ بکرێت، بە جۆرێک ململانێکە بەردەوام بێت بەبێ ئەوەی بگۆڕێت بۆ شەڕێکی هەرێمی فراوان. ڕێڕەوە بازرگانیە نوێیەکان لێرەوە دەتوانرێت لە بایەخدانی مۆسکۆ تێبگەن بۆ دابینکردنی جێگرەوەی لۆجستی و ئابووری بۆ ئێران، وەک چالاکردنی ڕێڕەوە بازرگانیە نوێیەکان کە پشتبەستنی تاران بۆ ڕێگایانە کەم دەکاتەوە کە لەژێر چاودێری دەریایی ڕۆژاوادان. هەروەها بەکارهێنانی کەرەستە سیاسیەکانی بە تایبەت لە ئەنجومەنی ئاسایش وەک بەشێکی سەرەکی دەمێنێتەوە لەو استراتیژەتەی کە ئامانجی ڕێگریکردنە لە پێدانی شەرعەتی نێودەوڵەتی بە هەر پەرسەندنێکی سەربازی فراوەندەژی ئێران. لە بەرامبەردا چین هەڵوێستێکی وریاتر دەگرێتە بەر. ئەگەر چی بایەخەکەی کەمتر نییە، پەکین کە گەورەترین هاوردەکاری وزەی لە جیهاندا بە نیگەرانیکی قوڵەوە سەیریم بڵێن هەر ئاڵۆزیەک دەکات کە ڕوبەڕووی بازاڕەکانی نەوت ببێتەوە، بە تایبەت گەروی هورمز. بۆیە ئەولەبیەتی هەرە لە پێشینەی بریتیە لە پاراستنی سەقامگیری لێشاوی وزە، تەنانەت ئەگەر پێویست بکات لەسەر پەتی دیبلۆماسی لە نێوان تاران و واشنتۆن ڕێ بکات. چین پەرسەندنی سەربازی بە بژاردەیەک نابینێت کە خزمەتی بەژەوندیەکانی بکات، بەڵکو بە پێچەوانەوە پێی وایە هەر شەڕێکی فراوان ڕەنگە ڕێڕەوە ئابووری جیهانیەکەی پەک بخات. بۆیە مەیلی بۆ ئەوە هەیە ڕۆڵی ناوبژیوانێکی بێدەنگ بگێڕێت لە ڕێگەی هەندانی هێوەرکردنەوە و فشاری ڕانەگەیەنراو لەسەر هەموو لایەنەکان بۆ دوورکەوتنەوە لە تەقینەوە گەورەکە. لە هەمان کادا سوورە لەسەر بەردەوامی پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ ئێران، لەوانە کڕینی نەوت لە ڕێگەی کەناڵە جێگرەوەکانی و ئەمەش هەناسێکی گرنگ بە ئابووری ئێران دەبەخشێت. بەڵام ئەم پشگیریەش یان ئەم پشگیریە چینیە وەک هاوتا ڕووسیەکەی بێسنوور نییە. پەکین ڕەتی دەکاتەوە تێکی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوە خۆ لەگەڵ ڕۆژئاوا لە ئەستۆ بگرێت بەهۆی ئێرانەوە و سەرکێشی ناکات بە خستنە بەردەمی کۆمپانیەکانی بۆ سزای فراوان کە زیان بە ئابوووریەکەی بگەێنێت. بۆیە هەڵوێستەکەی لەژێر حوکمی هاوکێشەیەکی وردایە، پشگیریەکی بەس بۆ ڕێگریکردن لە هەرسهێنان یان فشارێکی بەردەوام بۆ دوورکەوتنەوە لە پەرسەندن. سەرڕای جیاوازی پاڵنەرەکان رووسیا و چین لە خاڵێکی سەرەکیدا بەیەک دەگەن، ئەویش ڕەتکردنەوەی هەژمونی ڕەهای ئەمریکایە. هەردووکیان درک بەوە دەکەن کە لاوازکردنی یەکجاری ئێران ڕەنگە دەرگا بۆ فشارێکی گەورەتر لەسەر ئەوان بکاتەوە لە داهاتوودا. لێرەوە ئامانجە هاوبەشەکان لە سەرکەوتنی ئێراندا نییە، هێندەی ئەوەی لە ڕێگریکردنە لە شکستێکی تێکشکێنەر، واتە گەیشتن بەوەی دەکرێت ناوی بنین یەکسانبوونی استراتیژی کە هاوسەنگیە هەبووەکە دەپارێزێت. ئەم بەیەگەیشتنە ڕەنگە شێوەی پشتگیری ناڕاستەوخۆ وەربگرێت، چ لە ڕێگەی گواستنەوەی تەکنۆلۆژیا و کەرەستە لە ژێر چوارچێوە یاساییە کۆنەکاندا، یان لە ڕێگەی ئاسانکاری ئابووری کە کاریگەری سزاکان کەم دەکاتەوە. بەڵام ئەم جۆڵانە لە ژێر سەقفێکی ڕوندایە، ئەویش تێنەپەڕاندنی هێڵە سوورەکانە کە ڕەنگە ببێتە هۆی وروژاندنی وەڵامێکی ڕاستەوە خۆی ڕۆژاوە.
گۆڕانکاریەکیش لە پەیوەندی نێوان مۆسکۆ و واشنگتن بەتایبەت ئەگەر پەیوەست بێت بە دۆسیەکانی تری وەکو ئۆکراینیا ڕەنگە بڕاستەوخۆ ڕنگ بداتەوە لەسەر ئاستی پشتگیری رووسیا بۆ ئێران. ئەگەر چیەم جۆرە سینیارۆیانە ئێستا دوور دەردەکەون، بەڵام وەک بەشێک لە حیساباتی استراتیژی دەمێنێتەوە کە ناتوانرێت پشتگوێ بخرێت. لە کۆتاییشدا دەبێت بوترێت وا دیارە رووسیا و چین هەوڵی یەکلایکردنەوەی ململانێکە نادەن هێندەی ئەوەی کار بۆ بەڕێوەبردننی دەکەن بۆ ئەوان بەردەوامبوونی ئێران وەک هێزێکی هەرێمی خۆڕاگەر بەبێ ئەوەی بگۆڕێت بۆ سەرچاوی پەشێوەیەکی گشتیر بژاردەی هەرە گونجاوە لە نێوان ئەمە و ئەوەدا. ناوچەکە لە بەردەم قۆناغێکی هەستیاردایە کە تێیدا حیساباتە گەورەکان لەگەڵ ئاڵۆزیەکانی واقعی مەیدانی تێکەڵ دەبن لە دیمەنێکدا کە بۆ چەندان ئەگەر کراوەیە، بەڵام هەمویان لە دەوری یەک بیرۆکت دەخولێنەوە بەڕێوەبردننی هاوسەنگی نەک شکاندنی. لە جینۆسایدی کوردانی فەیلیەوە بۆ برینەکانی هەڵەبجە و ئازارەکانی ئەمفا لەم بابەتە لایەن شوان عەباس بەدریەوە ئامادەکراوە نووسراوە. ئەمڕۆ ساڵیادی جینۆسایدی کوردانی فەیلیە لەلایەن دەسەڵاتی باس و دار و دەستەکەی سەردامەوە. هەرچەندە کوشت و کوشتار و ڕاگواستنی کوردانی فەیلی و تەعریبکردنی ناوچەکانیان مێژوویەکی دێرینی هەیە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی سەرەتاکانی دامەزراندنی دەوڵەتی عێراق، بەڵام باواداینین کە ئەوە 46 ساڵ بەسەر ئەو ڕاگواستن و کۆمەڵکوژێدا تێدەبڕێت کە بنەماڵەکەی ئێمەش چ لە دیوی باوک و چ لە دیوی دایک بێبەشنەوەین لەم ڕاگواستن و زۆڵم و زۆرداریە و بە تۆمەتی کوردبوون و شیعەبوون و ئێرانی بوون و چەندین تۆمەتی تر دەست بەسەر مڵک و ماڵ و خان و دووکان و بوون و نەبوونیان گیرا و هەر بەجلەکانی بەریشیان ئەو دیوی ئێران کراون و خاڵیشمان لە نیوەی ڕێگەت داگرت و ڕەوانەیە بوو خرێبیان کرد بە شەرتێک کە خاوەنی ڕەگەزنامەی عوسمانی بوون کە لە ڕاستیدا هۆکاری سەرەکیەم ڕاگواستن و کۆمەڵکوژیە بەرامبەر کوردانی فەیلی کرا خۆی لە یارمەتیدانی دارایی شۆڕشی کورد و داڵتەدانی خەباتگێڕانی ئەو سەردەمەی کورد لە بەغداد و ناوچەکانی تر دەبینیەوە و ئەوانەی شارەزای مێژووی عێراقیش بن دەزانن هەتا ساڵی 1970 زاینی شاڕەگی ئابووری عێراق لەژێر دەستی کوردانی فەیلی بووە و کەسانی بەویژدانیش باش دەزانن کە یارمەتیە دارایی و لۆجستیەکانی شۆڕش و خەبات چۆنی و لەکوێوە لەلایەن چ کەسانێکەوە بە نهێنی دەبینرا یان دابین دەکرا. بە هەر حاڵ ئەو مێژوویەکە و لەبەر ئەو کەسانەی کە هیچ شانێزیەکیان لە ناو مێژووی ئەم سەردەمە نیە و بگرا کەس و کارەکەشیان لە ناو سەردەمە یان لەو سەردەمە بڵێن یان جاش بوون یان لە گرۆپی من حەقم چییە بوون و یان لە دوای ئەنفالەکان تەسلیم بوونە و ملی هەندەرانیان گرتەبەر لە دوای ڕاپەڕین و بەتایبەتیش لە دوای ڕووقاندنی دەسەڵاتی بەعس و سەدام و بەتایبەتریش لە دوای ساڵانی 2009 زاینی و 2010 لە قەفڵەتێکی سیاسی و کۆمەڵاتیەوە قەرچکی ژەهراوی لە ناو هەردوو حیزب دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستان هەڵتۆقین و ئێستا کولفی کولن و بارزی خۆیان لە بەرژەوەندی خۆیان مێژوو دەنووسنەوە و پیتەکانی ئەو مێژووە پرشنگدارەی خەباتگێڕانی ڕاستەقینەی کوردیان بە ماجیکی ڕەش کردوێتەوە لەژێر لەمی بیابانی درۆکانیان شادوێنێتەوە. بۆیە دەبێت بڵین تیشکی ڕۆژ بە بێژەنگ ناگیرێت و ڕەنگە بۆ ماوەی چەند ساڵێک درۆ ساختەچێتی زاڵ بێت بەسەر ڕاستی و مێژووی ڕاستەقینەدا، بەڵام دڵنیابن هەمیشە لە هەموو شوێنێک کەسانێکی بەویژدان هەن کە مێژوو هەر بەو جۆرەی کە بووە دەینووسنەوە. لە کۆتاییشدا پێویستە بڵین ئێمەی کوردانی فەیلی و هەڵەبجەیەکان و کەس و کاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان دەمێکە یان دەمێک ساڵە تااقەتی پەیام و تاجەگۆڵینەکانی لێپرسراوان و بەردەستی لێپرسراوەکانمان نەماوە و لەو پڕی بێ ئومێدیمان لە بەرامبەر خەمخۆری دەسەڵاتی حیزبی و حکوومەتی کوردی هاوەر دەکەین. هەر هیچ نەبێت مێژوومان وەک خۆی بنووسنەوە و تکایە مەهێڵن قەرچکە هەڵتۆقی وەژە هەراویەکانی ناو حیزبەکانتان جارێکی تر ناو مێژووی کوردانی فەیلی و هەڵبجەیەکان و کەس و کاری شەهیدان و ئەنفالکراوان بشێوێن و خۆیان وەک پاڵەوانە خەمخۆرە بێ هاوتاکانی ناو مێژووی بەرخۆدان نەمایش بکەن. جینۆسایدی کوردانی فەیلی و برینەکانی هەڵەبجە و کیمیابارانکردن و ئازارەکانی ئەنفال سێ کوچکەی مەزڵومیەتی کوردەوی تر ڕێگەمەدەن وەک ماستەر کارتێکی پڕ لە دۆلار و یۆرۆ و دینار لەلایەن هەندێک کەسەوە بەکار بهێنرێن. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، ئەمەش بابەتەکانی ئەم جاری بەرنامی لەگدانەوە هەڵوێست بوو کە بۆ ئێوەمان ئامادەکرد بوو. تاوەکو ئامادەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی لە بەرنامێکی تری بەرنامی لەگدانەوە هەڵوێست کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.